ئەو ڕێگایی دەیبینن ڕێگایکی سەرەکیە لە نێوان قەزای خەبات و قەزای بەردەڕەش هاوکات هەردوو پارێزگای هەولێر و دۆچیش بێکەوە دەبەستێتەوە بە ڕێگایکی سەرەکیش دادنرێت بۆ بازرگانیکردن کە ئەو کەلوپەلانەی لە وڵاتی تورکیاوە بۆ هەرێم هاوردە دەکرێن لە ڕێگای ئۆتۆمبیلی بار هەلگرەوە بەم ڕێگایەوە دەگەێنرێنە پایتەخت. بەشێک لە شۆفێرانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن ڕۆژانە لەم ڕێگایەوە ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات و خۆشیان چەندین جار لە ڕووداوی هاتوچۆ ڕزگاریان بووە. من چەند جار حادیسەم بینیوە بەخۆم وەکو سایقێک لەو ڕێگایەی چەند جار تووشی حادیسە بوونە خۆمان بە زۆر بە زەحمەت ڕزگارمان بووە لە حادیسەکان تاسەی وای تێدا ڕێگاکە زۆر قەلەباڵغیشە ڕێگایەک نەک لە بینی دوو محافەزەیە بەکو لە بینی تورکیا و کوردستان و عێراقیشەوە. ڕێگای مەرگە ئەوە نە ڕێگایە ئەوە ڕێگای مەرگە پێویستی بە نۆژەکردنەوە هەیە دووسایت هەیە ئەو هەموو سیاران دەبین ئەو ترێلە و ئەو هەموو با هەلگرە عنی زۆر ناخۆشە بەڕاستی ئەمە 3 ساڵان شەڕی داعش بوون ئەو ڕێ خەتەرترە لەوی ڕێیەکی زۆر میهمە بەڵام لەبەر ئەو هاچونە زۆرە ڕۆژانە خراپ دەبی ڕۆژانە تەسێ زیاد دەبیتن هەندە بڕە تعمیر دەکەنەوە بەس استیفادەی نەدەبی لە قاتەقش لێ بدەن حادیسە گەلە زۆرە ناوێن لەنێ ڕێ مەرگ ئەگاگالدار بڕێ مەرگ من بەخۆم بەریبێنەکە حادیسێکی کسکدامەکە کسکەم لەبەر تەسەی حادیسە بەردەوامە حادیسێ چەندجا 4 نەفەر لێ مردینە 3 نەفەر لێ مردینە 2 نەفەر لێ مردینە نەفەر هیوادارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێیشە ڕئیسە و ڕێی چا بکاتنەوە ڕێکی میهمە لە بۆ کوردستان هەموو ترێلەکان وەکو دەبینن تانکەرەکان بێرەدادێن. نازناوی ڕێگای مەرگ ئەو نازناوەیە کە زۆربەی شەقامەکان یاریمی کوردستانی گرتووەتەوە و دەڤەری بادینانیش لەو نازناوە پشتی شێری بەرکەوتووە هاوڵاتیان و شۆفێرانیش سرە ڕایگلەیکردن لە حکوومەتی هەرێم گلەی لە خودی خۆیانیش دەکەن کە لە بەرامبەر کەمی خزمەتگوزاریەکان تا ئێستا بێدەنگ بوونە. ئەو ڕێگاش ناسراوە ڕێگای بەناوی ڕێگای مەرگ بەڕاستی ئەو دەڤەرا خزمەتی نەکراوە دەڤەری گۆرانەتی ئەوەی من گەڕابم لە زۆربەی ناوچەکانی کوردستان بەس ناوچەی گۆرانەتی خزمەتی نەکرا ئێمەش دەبی وەکو گۆرانەتی بە خۆمان دابیستنەوە هەتا کەی تەمەشای خۆمان ناکەین بۆچی خزمەتمان ناکرێ لەبەر چی هۆیەکەی چییە دەی بە خۆمان دابیستنەوە دووبارە و سێبارە وەختی هەڵبژاردنە بەلێنی گەورە بەو خەڵکەی دەدرێ بەڵام وەڵاهی بەلێنەکانیان نابەنە سەری. ڕێگەیەکی زۆر ناخۆشە ڕێگەیەکی درێژە دیوە باف ڕێگە بۆ سیارێت مازن نەبووە بچووک بۆ ڕێک خۆ ناخۆشە و سارێت مازنجیت ڕێگێدا هیچ ناخۆشتر لێواتیە دێش تا سێڕەوی دێش ڕۆدا بووتە چێبێت. دوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان ماوەی 27 ساڵ لە حکومڕانی هەرێمە دەکەن و تا ئێستاش نەیانتوانیوە کۆتایی بە کێشەکانی هاوڵاتیان بهێنن لە سەردەم سێکتەرەکانیش شکستیان هێناوە بە جۆرێک ڕۆژانە گوێبیستی چەندین هەواڵی دڵتەزێن دەبین کە بەهۆی خراپی ڕێگاوبانەکان ڕوودەدەن و چەندین هاوڵاتی گیان لەدەست دەدەن. بەهۆی زۆری ڕووداوی هاتوچۆ لە ڕێگای نێوان قەزای خەبات و قەزای بەردەڕەش لەلایەن شۆفێرانەوە نازناوی مرگ بەم ڕێگا دراوە و ڕۆژانەش چەندین ڕووداوی دڵتەزێن تێیدا ڕوودەدات تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەستکەم تەرخەمیەکان بێ هەڵوێستا. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام قەزای بەردەڕەش.